ئەمنۆکو دکتۆر دلێر ئەوان ئیقالیان کردیان واجبم کردیتمە وەسیەت لەسەر مندارەکانیشم ئەوانە نابی بفرۆشنەوە یەکە چیتکە لە هیچ زڕوفەچی ئیلا دەتان بیکەنە پشتی خێری ئەوش بە $100 زەرەر بیدەنەوە سندوق خێری ئەگەر لە خۆشان کردیانە خێری کەیفی خۆیان ئەمن ئەوسا 6 پشتی خێری بکڕی چونکە خێر خلاص نابی خەسار نابی خراپ نابی زۆر تموحشمان هەیە لە بۆ خێری تەماعنینە بەس تموحمان هەیە چونکە بەهەشت فردەوس یعنی گران بەهایە بەس خەڵک نازانی بەهەشت گران بەهایە لۆیەکە ئەمن کە پار پشتی خێریم کڕی ئەو سار کڕیم پێرار کڕیم لە بدایەتی 1500 پشکم دانا زۆر هیچ تێر ناخۆم لە خێرێ خێر زۆر حەزم لێ خێرێ زۆر بکەم و منداڵەکانیشم ئەگەر ئەو پشکانی کە کڕیتم هەتا ئێستا پارەی 150 پشکم دایتەوە پارەی خۆم شخصی دایتمەوە خەڵکی 150 پشک کە پارەکانم دایتەوە گوتیتم ئەو 150 پشکەش دەبیستەوە پشتی خێری لە مستەقبەل بەڵام ئەم نامێ غەدر لە ماڵ و منداڵی خۆشم بکەم با میراتی بەجێ بێنم چکەم قەنەعەتم بۆیە بە میراتی ئینسان هەوڵدا لە فەقیری دەربچی ئەمە فەقیرمان لێ خۆش دەوێتن چکە خی گەورە دەری ئاگاتە ئین الله يحب المحسنين خی گەورە چاکارانی خۆش دەوێت و چاکەش لەگەر چێ دەکرێت لەگەر فەقیری دەکرێتن لێیەکە بەڵام فەقیریشتێکی زۆر خراپە ئینسان دەبی خۆی بپارێزی لە فەقیری دەبی خۆی دەوڵەم و ئەو خانی کە ئێستا کە هیتم هەم بۆ ئەوجە دەستم بۆ مەشروعی کردی ئەمن دەوڵەمەند بووم ئەوجە بوومە دەرەجەکەری نێودەوڵەتی یعنی ئەمنێک منانی کە بوومە دکتۆر معاشم سەری 2 ملیۆن دینار بوو ئەو خانی کە هیتم هەم بووە ئەوجە دەستم بۆ مەشروعی کردی یعنی بە پارە عالمی دەوڵەمەند نەبووم بخۆم دەوڵەمەند ئەمن ناونانم هەبووە پێش ئەوەی خستەخانەش دابنێ لێیەکە ئەمنۆکو خۆم بڕیارم دەمانجی ڕەمەزانی هەمی بکەمە خێر لەوانە دکتۆرێکی زۆر بەڕست دکتۆرە چرۆ هات گوتی دکتۆر لێرە ئەمە جۆکی تو دەکەم گوتم نا زۆرە وەچی من مەکە گوتی دی چ بکەم گوتم گەلەگەلک زۆرە چونکە ئەم دەزانم چەند قورسە پارە یەک مانگت داهاتە دەمە بکێ خێر زۆر قورسە گوتی دی چ بکەم گوتم نیوەی بکە خێر گوتی تەواو ئەمنیش ئەو بڕیارم دا نیوەی بکەمە خێر دکتۆر ئەیاد سەمین گوتی ئەمنیش نیوەی دەکەمە خێر کە سەب سپێشاڵستی هەیە لە دکتۆرەکانی سینگ دکتۆر زانا گوتی دکتۆر دلێر ئەمنیش هەرچەند بەردی کلیم عملیات کرد لە مانجی ڕەمەزانێکە نیوەی داهاتەکەی خۆم دەکەمە خێر و بە عیادەوەش دکتۆر زوبێر گوتی دکتۆر دلێر ئەمنیش یەک لەسەر سێی هەموو داهاتەکەم دەکەمە خێر مهمە ینی دکتۆرێکی ئیخسایی خی گەورە داوای 102 دەکا 102 زەکات 102 لە ماڵت دەربکەی ئەو بێبرم 150 دەکەمە خێر و مەجموعەک دکتۆری زۆر کە ئۆفەریان کرد دکتۆرەکانی ئافرەتان ئەمە 6 دکتۆری ئافرەتمان هەیە لە گەرمان و بەڕاستی سوپاسی هەموو دکتۆرەکان دەکەم دکتۆرەکانی ئەسنان دکتۆرەکانی ئەوانی کە عیادیان ئەو یەتیمەکان هەموو بە خۆڕای دەبینن ئەوە زۆر زۆر مهمە و جگە لەوەش بەشێک لە پارەی خوان ئەماتە ئەو دقەی قسەی دەکەین کارەبای حکومی منیە کە ئەمنمان جواب 100 ملیۆن بەس بەگازدایە خستەخانەك لە یەکی 2022 کراوە کە ڕۆژانە 1000 کە سەردانی دەکا حکومەت تا ئێستا کارەبای نەدایتێ یعنی ئەگەر ئەو دکتۆرانە لە گەرم نەبانایە دەڕوخاین زەرمان دەکرد باشە دکتۆر لە جێک دەڵێ یان کارەبام لە بۆ دابین بکەن یانیش بمکوژن ئانانە ناتان هاتەوە کارەبایەکە بڕیاریاندا ئەخیری بمدەنێ ئێستاکە بەس خەریکی ڕاکێشانینە طبیعی 100 ملیۆن دینارمدا ئەوە زوڵم بوو دەبی لێرە ژۆدرم دەبی حکومەت بمداتەوە چکە 100 ملیۆنی هی من نەبووە هی یەتیمە فەقیرەکان بووە 100 ملیۆنماندا حکوومەتی هەتا فیدەری ڕابچێشە دەبی ئەوە دوای لە پارەی کاربای بشێنەوە دەبی بماندنەوە و ئەگەر ئەو داواکاریەکیشمەیە لە بۆ سەرۆکی حکوومەت ئەو خستەخانە ئێستا زیاتر لە 146 وەقفە لە بۆ سندوقی خێری یعنی لە بۆ یەتیمی فەقیر سەرف دەکرێتەوە 146 لە هەموو شتەکان داشکاندنی لێو بکەن کە ئەو هەموو پارێک کە لێمان دەسین 146 داشکاندن بکەن چونکە تاوەکو بتانین زیاتر خزمەتی خەڵکی بکەین ئەمن لە سایدەلەی مهرەبان لە مختبەری مهرەبان ئەگە 100 دیناری ئیش بکەم 46 دیناری پارەکە دەدرێتە سندوقی خێری ئەوانش لە فەقیری سەرف دەکەنەوە لە نەخۆشی فەقیر و بەشی شیشی ڕێکخراوەکانە وەکو ڕابطەی مرۆیی وەکو دەستی هاوکاری وەکو ڕێکخراویسیان هاتینە پشتی ئیسtisمارە کرێ پارەکەی دەکەنەوە معاش لە بۆ بێوەژنەکان یعنی 170 لە 10 دیناری 7 دیناری ئۆتۆماتیکی خزمەتی فەقیری دەکات 100 کەشی ئەو دەورەمەندانەی کە چاوتێرن گوتیتیان قازانجی کەم و خێری زۆر دەنا کابراک سی وەرەقەی دانابیتن هەتا دەمری سی وەرەقەی خۆی وەرناگرێتەوە تا قازانج بکەوە پێناری مەشۆر ئیسtisماری بەڵام چونکە قائید و لیدەرەکانی باوەڕیان بۆی هەبووە کەوا ئەمە یارمەتی فەقیری دقە لە بەرەوەی یارمەتی فەقیری نادەم چکە فەقیرە ئەمە لە بۆ فەقیری لە بۆ ئیشەی ناکەم بەڵکو لەبەر چ خێرێ دەکەم خی گەورە ئین الله يحب المحسنين خی گەورە چاکەکارانی خۆش دەوێت ئەوە یەک دوو خی گەورە دەر ئەوە خێرە دەکات لە خۆی دەکات تێشی و قیامەتی خۆمە سەدەقە جاریە جێ پەنجە بەجی هێشتنە
نەک لەبەر ئەوەی کابرا فەقیرە و گوناحە.